بایکۆت و مانگرتنی کارمەندانی تەندروستی لە نەخۆشخانە و بنکە تەندروستیەکان لە بەرامبەر پێنەدانی موچەکانیان بەردەوامە. ئێستا جگە لە پێدانی موچەکانیان لە کاتی خۆیدا داوای دامەزراندنی دەرچوانی بەشە پزیشکەکانیش دەکەن. سەرجەم سەندیکا پزیشکەکان لە سنووری پارێزگای سلێمانی مانگرتنیان ڕاگەیاندووە تەنها لە هێڵە گەرمەکان نەبێت کارکردنیان بەردەوامە. جارێکی تر لە وێزگەیەکی تردا خەمساردی حکوومەت لە نرخاندنی ماندووبوونی ئەو سێکتەرە بە زەقی بە هەڵوێستەکانیانەوە ئەبینێت. لە کاتێکدا حکوومەتی عێراق بە پێدانی زەوی نیشتەجێبوون پاداشتیانەکەنەوە، بەڵام لەم هەرێمەدا تەنانەت شایستە دارایەکانیشیان پێڕەوا نابینێت. هەر بۆیە وەکو کۆی سەندیکا و کۆمەڵە و ڕێکخراوە تەندروستیەکانی کە لە خوارەوە واژۆمان کردووە ئەبین بە مینبەری داواڕەواکانی ئەو ناوەندە و پێداگر ئەبین لە ڕەچاوکردنی مافەڕەواکانتان. بەڕێزان، وەک هەڵوێست و دەستپێک کارکردن لەو ناوەندەدا ڕادەگرین کە بە زۆنی سارد ئەژمار دەکرێت بە ڕەچاوکردنی شوێنە هەستیارەکان. زەرمەندی یەکەم هاوڵاتیە بێ، بەڵام پرۆژەمان دانا وەکو کە ئێستا باس کرا نایڵین هیچ کەسێک تووشی قەیرانێک بێ، چونکە بەڕاستیمە لە خەمی خەڵکی خۆمانین و لە هەمان کاتیشە ئەو حەقەش بین بۆ کارمەندی تەندروستیەوە بۆ پزیشکە کە موچەی وەرنەگرێت چۆن چێتە سەر کارەکەی. ڕێکخراوی تەندروستکارانی کوردستان بە باشی دەزانن حکومەت داواکاری تەندروستکاران جێبەجێ بکات، چونکە دۆخەکە بۆ جۆرە بەردەوام بێت ڕەنگە کارەساتی لێ بکەوێتەوە. ئەوان دەڵێن تەنها داوای مافێکی سادەی خۆیان کردووە کە پێدانی موچەکانیانە لە وادەی خۆیدا. بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان زۆر خەمساردە بەرامبەر بە داواڕەوەکانی کارمەندانی تەندروستی قوڕقوشمی کردو بە گوێی خۆیدا بۆی هیچ شتێک نەبیستێ. بۆیە ئێمەش لەسەر داواکارەکانی خۆمان بەردەوامین، بایکۆت بەردەوامە، بەڵام وەکو پێشتریش ڕامەنگەان لە شوێنە هەستیارەکان جارە بایکۆتمان ڕانەگەاندووە. ئەگەر ئەم کارە درێژە بکێشێت و حکوومەتی هەرێمی کوردستان بەدەم بانگەوازیەکانی کارمەندانی تەندروستیەوە نەیە، بێگومان ئەو کاتە بایکۆت شوێنە هەستیارەکانیش دەگرێتەوە، بەڵام لە ئێستادا هەموو شوێنەکان داخراون تەنها شوێنە هەستیارەکان نەبێت. ئێمە بەردەوامی لە بایکوتکردن و لە دەربڕینی ناڕازایەتەکانی خۆمان تا ئەو کاتی وەڵامێکی مقنعکارمان دەست دەکەوێت و دەبێتە جێگەی ڕەزامەندی تەواوی کارمەندانی تەندروستی. کارمەندانی تەندروستی تا ڕادەیەکی باش یەکدەنگ و کۆدەنگێک لە ناو کارمەندانی تەندروستیدا دروست بووە، بە تایبەتی ئەگە بڵم لە محافەزەی سلێمانیدا و ئێمە وەکو ڕێکخراوی تەندروستکارانی کوردستان پەیوەندی ڕاستەوخۆمان لەگەڵ سەندیکای کارمەندانی تەندروستی هەیە، بەڵام بەداخەوە جۆرێک لە جیاوازی لە شارەکان و لە پارێزگاکانی هەرێمی کوردستاندا هەیە. ئەو کۆدەنگی کە لە پارێزگای سلێمانی هەیە لە پارێزگاکانی هەولێر و دهۆک نییە. ئێمە داوا دەکەین تەواوی کارمەندانی تەندروستی و تەواوی فەرمانبەرانی وەزارەتی تەندروستی بە پزیشکان و کارمەندانی تەندروستی لە سەرتاسەری هەرێمی کوردستان یەکدەنگ بن، یەکگرتوو بن بۆ داواکردنی مافەڕەوەکانی خۆمان. زیاتر لە 6,000 دەرچووی کۆلێژ و پەیمانگا پزیشکەکان دوای تەواوکردنی خوێندنیان ئێستا لە ماڵەوەن و چاوەڕوانی دامەزراندن دەکەن. 2,000 خۆبەخشیش لە نەخۆشخانە و دامەزراوە تەندروستیەکان بەبێ بەرامبەر ماوەی چەند ساڵێکە کار دەکەن، بەڵام نەبوونی پلان و بەرنامەیەکی باش وای کردووە هیچ سەرچاوەیەکی داراییان نەبێت. بایکۆتکردن و مانگرتنی کارمەندانی تەندروستیش کە لە ئێستادا بەهۆی موچەوە دەوامیان ڕاگرتووە ڕەنگە گرفتی گەورە بۆ کەرتی تەندروستی دروست بکات. بەرپرسیارەتەکەشی دەخرێتە ئەستۆی حکوومەتی هەرێم. ڕامیا عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.